برایانی بررس خشک و برایانی خوشویست جمعوری تک و شر و خوراگر هموتان بخیر بین آماده بونتان جگه شانازیه امید بخش حز بخش بویم بله و پیشان دا اثبات تان کرد اما یا پارتی شانازیه کی گوره که کردستان امرو گشتو تا قناغک گلی کردستان به هلبجاردن و برای خوی شوازی حکمرانی لحرم کردستان دست نشان دکد اما سرکوتنی کی مزنه دست کوتی کی مزنیشه امرو دو روزی بانگشه هلبجاردنه ام هلبجاردنه دبوی 2 سال پیش استکرابات بلام هنده لاین هر کوس بیان درست دکرد خویان ده دزیاوه تا با خیال خویان با قناعت خویان گیش نه او هدفی که به هلبجاردنه کی پیش وقت دیزاین کراو پارتی دشکنن لای همو کس رونا پارتی خاونی بیروکی هلبجاردن لکردستان لنوروزی راپرین سالی 91 لشاری کوی من دوام کرده بی هلبجاردن بکره لکردستان بو اوی وويل شرعيتي شورجيريوه بچينا قناغي شرعيتي دستوري وهالبجاردن بكريو ملت رأي خوي بدات والشكر بو خوي قورو بو ايه ويتيك وشر هل يكم هالبجاردن وتا آخرين هالبجاردن بارتي هميشه يكم بو لموضوع شر يكم دبي برزان سرراي اويك سنورش كيني هندك كسولايان وبكاريناني زماني زبر ووشينا شياو بلام ايما تحمل مان کرد سپاسی همو دامو دزگاکانی پارتیه کم که نهاتنا و آستا نظمه که هندک از دهانویز پارتی را کشن بود کاتی هنده بریار درچون لبغدا بچه و ساقی هنده لاینی ناوخوی هرم بو حال بجاردنه کی وکو گوتم پیش وقت دیزاین کراو پارتی راضی نبو قبولی نکرد هرچند دوای اوه زور گرانکاری بسر دهات بلام هشتا بو شوه نبوه که ایمه دمانویست بلام او پلانه که نقشش یان بو کشا بو پلانکش سری نگرد هوالان ارکی سرشانی همو اندامه کی پارتیه همو لاینگرک همو دوستک همو کرده کی دلسوز همو پیشمرگه کی قارمان همو تاکه کی حیزکانی امنی
روژی 20 اکتبر بچنه سر صندوقی دنگدان خوتان و کس و کارتان. دنگ به لیستی 190 بدن بو اوی کردستان لدسته کی امین دا بمینی. پارلمانی دهاتو ارکیکی قرسی لپیشه بویا پیوستی بخلکی که دلسوز بن بو گلو نشتیمان، دلسوز بن بو هم هریمه، وفادار بن بو خوین شهیدان. یکمین کاری پارلمانی دهاتو نوشین دستوره، هموار کردنوی هندێک یاسایە، دەرکردنی هەندێک یاسای دیکەیە، سڕینەوەی ئاسەواری ئەو پلان و بڕیارانەیە کە لە دژی هەرێم دەرچوون و ویستیان قەوارەی هەرێم نەهێڵن و تێکی بدەن. نه والله ناتوانم. هەواڵانی بەڕێز خواست و ویستی خەڵکی کوردستان دەبیتە بەرنامەی کابینەی داهاتوو. خزمەتگوزاری زیاتر، ئەمن و ئاسایشی زیاتر، بارسوکردنی سرشانی خەڵکی کوردستان و دوای هەڵبژاردن نابی ئەم فەوزایە بمینی، نابی ئەم فەوزایە بمینی لە کوردستان. یەک هەرێم، یەک پەرلەمان، یەک حکوومەت، یەک هێزی پێشمەرگە، کوتایی هینان بە هاوپەیمانی مافیا و تێرۆر. لە هەمووشی گرنگتر کوتاییینان بە بازرگانی و دروستکردنی مادەی هوشبەر کە گەورەترین مەترسیە لەسەر ئایندەی ئەم میلەتە و گەورەترین خیانەتە بەرامبەر بەم میلەتە دەکرێت. با تەماشای دروشمەکان بکەین، با تەماشای دروشمەکان بکەین. دروشمی پارتی با تماشای دروشمکان کن، دروشمی پارتی، دروشمی حزبی که حزب مسئولیتی میجویی خوی کات برانبر به گل و نشتیمان، آرامی و آودانی، پیکوایی و خوراگری. پارتی وسیله بو خدمتی کرد و کردستان. با تماشای دروشمکانی لعنکانی تریش بکەین هەندێکیان لادانە و نەهێشتنە و دەرکردنە و بەخوا خوشیان دەزانن کە پێیان ناکرێ و ناتوانن. دروشمی ناواقعیانه
خوشیان دزانن ناتوانن قصه زلو وعدی بے وفا آسانه بلام شرط عمله شرط کرداره پارتی حزبی کرداره نکی قصه تماشای کابینکانی که پارتی سروکاتی کردو هر لن نواتو دو و تا امرو لخدمت گزاری زیاتر هیچی تر نبوه راست حلاش کراوه و اوی هیچ نکات حالا نکات اوی کار کات حالا دکات بلام او خدمتی که کراوه و پیشکش به خلق کردستان کراوه نمینتی تیدایه بلام جگه شانازی بویمه تمنام دکرد درشمکانی لعنکانی تر که برکی با لگل پارتی لسر پروژه باشتر خدمتگزاری باشتر تبایی و برایتی قولتر بلام لگل آوش دوای حل بجاردنی 20 اکتبر پارتی بدله کی فراوان بحث کردن به مسئولیتی کی گوره دستی برایتی بو همو لایق درێژ دەکات مەرجی ئێمە تەنها یەک مەرجە دڵسۆزی و وەفاداری بۆ خوێنی شەهیدان و بۆ خاکی کوردستان ومن بو برزانه دلیم که همومان آخری کردین کردستانین خلقی مولاتین بیر لون نکنه و بدجایتی و تحدای پارتی شتان دست کوی بخواه وی بدوستایتی و ببرایتی لگل پارتی دستان دکوی به حیاتان به زوری به دستان نکوی ولی خون بوا و دبینن که پارتی برو خینن کاکی خون کسانی لایه و گورتر زاناتر دولتی بهیس خویان تجربه کرد و خویان روخان پارتی هر ما و هر دمینی پارتی داربرو یا داربرو هیوادارم دوای هەڵبژاردن هەموو لایەنەکان بە پارتیەشەوە با خۆیان دا بچنەوە بیر لە ئایندەی هەرێم بکەنەوە چۆن ئەم هەرێمە بپارێزن چۆن گیانی برایەتی قوڵتر بکەن لەنەوە ئەم میلەتە چۆن سوود لە هەڵەکانی ڕابردوو وەربگرن و چۆن خزمەتگوزاری باشتر و زیاتر پێشکەش بە خەڵکی کوردستان بکەن ئەمەیە ڕێگای ڕاست پارتی هیچ کات لە مەسئولیەت نەترساوە و ڕای نەکردووە داوای من لە هەواڵانی پارتی ئەمەیە یەک کاتی خۆتان خسار نکن به وڵام دانەوەی وشەی سووک و هەڵوێستی سووک دوو ترکیز بکەنە سەر چۆنیەتی پاراستنی هەرێم و پاراستنی ئازادی و دیموکراسی سێ بنیادنانی ژێرخانێکی بەهێز بۆ هەرێمی کوردستان چوار خزمەتگوزاری زیاتر بە خەڵکی کوردستان پێنج احتیمامێکی زۆرتر بە کەرتی پەروەردە و تەندروستی کار بکەن بۆ قوڵکردنی گیانی برایەتی و تەبایی و پێکەوەیی هەموو نەتەوە و ئاین و مەزهەبێک
مجالێکی فراوانتر بۆ ئافرەتان و گەنجان کە ڕۆلی خۆیان باشتر و زیاتر ببینن. و من دڵنیام خەڵکی کوردستان وشیارن، زۆری زانان دەزانن دەنگ بە کێ بدەن، بەوا بدەن کە کوردستان دەپارێزی یان بەوا بدەن کە کوردستان دەفرۆشی. هەواڵانی خۆشەویست، بەرواری کۆتاییهێنان بە هەڵمەتی هەڵبژاردن ئاوکاتە لەگەڵ یادێکی تاڵ و کارەساتێکی نەتەوەیی ئەویش 16 ئۆکتۆبەرە. چۆن ئێوەی خۆڕاگر لە 25 ئەیلوول نەتان هێشت ئیرادەی گەلی کوردستان بشکێت، چۆن لە 20 ئۆکتۆبەر پێشمەرگە چۆن توانیان پلانی داگیرکردنی هەرێم لە پردێ تێک بشکێنن، چۆن پێشمەرگە لە سەحێلا خەونی داگیرکردنی کوردستانیان لە دژمنان کرد بە خەونی بوو قەبر. بەو ئیرادەیە، بەو جۆش و خڕۆشە، بەو ئومێدەوە ڕۆژی 20 مانگ بچن بۆ سەر سندوقی دەنگدان و خۆتان نەچەمینن. بە پەنجەکانتان پێشمەرگە قارەمانەکان بە خوێنی خۆیان کوردستانیان پاراست. ئێوە لە ڕۆژی 20 مانگ داستانی خواکورد، داستانی کۆڕێ، داستانی 25 ئەیلوول، داستانی پردێ، داستانی سەحێلا بیننەوە بیر خۆتان و بە پەنجەتان کوردستان بپارێزن. خوشک و برایانی خۆشەویستم، ئێمە لە کاتێکدا دەچینە ناو پرۆسەی هەڵبژاردن کە ناوچەکە لە وەزعێکی ئاڵۆز و حەساسدایە. ئێمە لەگەڵ برادەرانی بەغدا خەریکین بە هەموو شێوەیەک کە عێراق بە گشتی و کوردستان بە تایبەتی نەکەویتە ناو ئەو ئاگرەی کە هەیە و هەموو ئومێدمانەوەیە کە لایەنەکان هەمویان پەنا ببەنە بەر دیالۆگ بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەری ئەو مەشاکلانەی کە هەیە بیکەن، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەرکی مەسئولینی بەغدایە و ئەرکی هەرێمیشە کە هەوڵ بدەن عێراق و هەرێم نەکەونە ناو ئەو ئاگرە. پەیوەندی هەولێر و بەغدا طبعاً ئێستا پەیوەندی پارتی لەگەڵ زۆربەی هەرە زۆری حزبەکانی عەرەبی چ شیعە چ سونە لە عێراق پەیوەندێکی باشە و لە هەستێکی باشدایە و بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغداش تا حدێکی زۆر تەفاهم دروست بووە و ڕێگەی چارەسەری گرفتەکان گرتووەنەتە بەر و لەگەڵ بەڕێز سوودانی سەرۆک وەزیران تەفاهمێکی باش هەیە. ئێمە ئومێدەوارین دوای ئەم هەڵبژاردنە ئیتر بە تەواوەتی ئەو مەشاکلانەی کە هەنە بنبڕ بکرێن و چارەسەر بکرێن. ئێمە لەگەڵ چارەسەرین، بەڵام قەت و قەت مساوەمە لەسەر مافی خۆمان ناکەین. چەند مەبدەیەک هەیە هەر لە دوای ڕووخانی ڕژێمی بەعز ئێمە لەسەر ئەو مەبدەوانە ڕێککەوتین، بەڵام بەداخەوە کاری پێ ناکەن.
شراكت، توازن، توافق. دستور هيا، اتفاقی سیاسیش هيا. اگر ایش بمانه بکرتن هیچ مشاکل ایک نامینیتن بین هرم و بغداد. لقل وڵات اقلیمیەکانیش علاقاتی هەرێم و علاقاتێکی باشە و بەراوباشی دەچی و ئێمە لەگەڵ ئەوە نینە لەگەڵ هیچ لایەک لەگەڵ هیچ دەوڵەتێک گرفتمان هەبی بەڵام ئێمە خاوەنی بڕیاری خۆمانین ئێمە بڕیاری خۆمان تەسلیمی هیچ کەسێک ناکەین. مەترسی تێرۆر هێشتان هەر هەیە بۆیە ئێمە هیوادارین بغداد لەگەڵ هاوپەیمانان بگەنە اتفاقێکی ڕێک و پێک بۆ ئەوەی بەردەوام ئەو هاوکاریە و ئەو هەماهەنگیە هەبیت داعش نەتوانی جارێکی تر سەر هەڵداتەوە. دوو بابەت هەن من دەمەوێ ئاماژەیان پێ بکەم. لە کەرنەڤاڵی ڕۆژی 12 مانگ لە دهۆک ئێوە هەمووتان بینیتانە. الحەمدولله لەوێ دڵی دوستان گەشت بوو، دڵێ دوژمن و ناحەزان ڕەش بوو. بابەتی تر پێش یەک دو ڕۆژ سەرۆک وەزیران لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی 554 شقەیان دابەش کرد بەسەر خانەوادەی شەهیدانی شەڕی داعش. ئەمە ئەرکی حکوومەتە، ئەرکی حزبە، ئەرکی دەستگای خێرخوازی بارزانیە، هەرچی بوو شەهید بکەن کەمە. بەڵام ئەوەی لێرەدا بەلای منەوە زۆر مهم بوو بەبێ جیاوازی ئەو شقانە بەسەر خانەوادەی هەموو شەهیدان دابەش کرا پێی ئەوەی ببڵێن ئەمە پارتیە یان یەکێتیە یان نەویترە. ئەمە یا پارتی، ئەمە یا ڕێبازی بارزانی. شەهید پیرۆزە، شەهید تاجی سەرمانە. هەواڵان مورالتان بەرز بیت، ئومێدتان زۆر بیت، باوەڕتان نەگۆڕ بیت. سەرکەوتن هەر بۆ ڕێگەی ڕاستە. ڕۆژی 20 ئۆکتۆبەریش وەڵامی هەموو ناحەزان بدەنەوە. سپاسی هەموو دام و دەستگاکانی حزبی، حکومی، لەشکری و ئەمنی و هەموو خۆبەخشەکان، هەموو ئەو خۆشکوبرانایی کە زەحمەتیان کێشاوە ئەم مانگە خۆیان زۆر ماندی کردووە، ئامادەکاریەکی زۆر ڕێکوپێکیان کردووە بۆ ئەم هەڵبژاردنە. دەستخۆشییان لێ دەکەم، سوپاسیان دەکەم، هەروەها سپاسی کۆمیسیۆنیش دەکەم کە بە قسەی برادەران و هەواڵانمان با ئێستا کاری خۆیان بە ڕێکوپێکی کردووە. ئومێدەوارم هەروە بەردەوام بن و نەهێڵن هیچ لایەنێکی تر دەست تێوەردان کات لە هەڵبژاردن و لە ئەنجامەکانی هەڵبژاردن. لە کوتاییدا سڵاو دنێرین بۆ گیانی پاکی شەهیدان، سڵاو بۆ خانەوادەی شەهیدان، سڵاو بۆ پێشمەرگە و هێزەمنیەکان، سڵاو لە دار و بەرد و خەڵکی کوردستان، سڵاو لە کەرکووکی دووجار فروشراو. بژی پێشمەرگە سڵاو لە سلەیمانی، سڵاو لە سلەیمانی، سڵاو لە حەلەبچە، سڵاو لە دهۆک، سڵاو لە هەولێری پایتەخت، سمبولی هاوبەشی گەلی کوردستان. هەولێرە. پشتمان بەخوای گەورە قایمە و بە هیمەتی ئێوە
هەر بەرەو پێشەوە چین خۆنۆ چەمینین و سەر دەکەوین. لە کوتاییدا من پرسیارێک لە لایەنەکانی تر دەکەم. ئێوە و ویژدانتان، ئێوە و خۆی خۆتان. ئەگەر ئێوە لە جیاتی پارتی بانە چۆن ڕفتارتان دەکرد لەگەڵ پارت. هەر بژین کورد و کوردستان، هەر بژین ئێوەی بەڕێز تا ئێوە پشتیوانی پارتی بن، پارتیش لە پێشەوە دەبی و هەر بەرەو پێشەوە دەچی. وەسەلام عەلەیکم. بژی پێشمەرگە